ئەم کچەوتی ئەم کوڕین قۆزە ئەمەوێ لەگەڵ ئەو بم. سوورە بۆستە با من پرسیار بکەم بەڵام تۆ نا بووکەخان باوەڵام بداتەوە. چەندێکە بێ کە پڵاندووتانە؟ 3 years and 4 months. 3 years and 4 months. 40 months. 3 ساڵ و 4 مانگ ئێمە پێکوە بووین. ئاگ بژین باشە پێم بڵێن چۆن یەکتان ناسی؟ We met at a conference in Costa Rica for expat kids who live, American kids who live overseas. And then we were on the same flight back. Yes. So we sat in the plane. Because you were visiting Panama, which is where I lived. Yep. ڕاستەکە. And he said, oh, my brother gets motion sick in the back of the plane. Can you trade spots with me? And I said, sure, I'd love to. I did and not then know she sat next to me. It was a and now, ploy. yeah. ڕاستەکە منیش بە کوردی ئەڵێمەوە چونکە وە بزانم باشترە ئەگەر من تەرجمەکەم چونکە ئەو خۆ کوردی فێر نەبووە تۆزێک. ئێمە لە کۆنفەرەنسێک تۆزێک تێگەی you understand what I'm saying هەندێک کات بەڵێ ئێمە لە کۆنفەرەنسێک بووین بۆ گەنجی ئەمریکی کە لە دەرەوەی وڵاتی خۆمانە ژین. یعنی من لەو کاتە لە پانەما بووم ئەو لە کۆلۆمبیا بوو ئێمە خۆمان لە کۆستەریکا لەسەر لەناو ئەو کۆنفەرەنسە بووین و وتم ئەو کچە زۆر جوانە تۆزێک قسەمان کردووە بووین بە هاوڕێ و دوای ئەوە لە ڕێگا بۆ ماڵەوە ئەو لە هەمان فڕۆکە بوو لەگەڵ من و زۆر قسەمان کردووە لەو کاتە و یەکسەر ئەم کچەوتی ئەم کوڕین قۆزە ئەمەوێ لەگەڵ ئەو بم. I said you said I want to be with that handsome guy. MashaAllah زۆر جوانی.